بەرچاوێسیە دوور ئەس مەماتەنێ ژیان گرتەکە عمر لەبەراوێ چوو ئەس مەماتەنێ شەو و ڕۆژ بوونێک لە بەرچاوێسیە دوور ئەس کەتم لێنا نەمەریمە درەڤم لە چۆلۆجیایە بێ حەز بێ منەت بلا وەرێ مرێ نەزێ بدمێرە موسا خۆشی نەخۆش چییە وەختە نەبێ ئازاد گیان فکر جانێتە چی هەبێ چ نا پشتی وەختەکەی تێ بخۆی سەرێ سەرێ خوا دناو دەبووم هەرێ شارێکی گران دناو دەبووم هەرێ مەگۆ نەتەنێ بە هەورە بن چمە غەلەت فێمکردن دەهێشتە بوون نەخوا تا چدا بێ سەڵ زمانێتە دۆرە منانەکە بە تایامەدە پشتی دیتی کۆرکردنی حێز چنە بۆبان فێم دەگەنەوە لە چێ چییە ئەس مەماتەنێ ژیان گرتەکە عمر لەبەراوێ چوو ئەس مەماتەنێ شەو و ڕۆژ بوونێک لە بەرچاوێسیە دوور ئەس مەماتەنێ ژیان گرتەکە عمر لەبەراوێ چوو ئەس مەماتەنێ شەو و ڕۆژ بوونێک لە بەرچاوێسیە